خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەیت. خۆزگێمەش وڵاتێک بووینایە و دەوڵەتێک بووینایە و تیپەکەمان لە مۆندیال بواە. قیر و سیاسێ بە هیچیش بدۆڕایە کێشەمان نەبوو، بەڵام گرنگەوێت درێژ و زمان و ئاڵای وڵاتەکەمان لە مۆندیالی وڵاتێک بواە. ئەگەر هەبین و ئەگەر واز لە هەندێک بابەتی بچووک بێنین دڵنیام کورد میلەتێکی زیندوو بەهێزە ئەگات بەو خەونە. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە دوای ساڵێک و 8 مانگ هێشتا نەیانتوانیوە پەرلەمان کارا بکەنەوە، حکوومەت دروست بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کۆمەڵێک گۆڕانکاری لە تێگەیشتنی حکومڕانی لە هەرێمی کوردستانەکە. پارتی دموکراتی کوردستانی ژەڵێت نەخێن، هەموو شتەکان با لە لای خۆم بێ و تۆش فەرموویەکت لێ یەکەم و وەرە بەشدار بە. یەکێتی ژەڵێ ئەم جارە بە هیچ شێوەیەک بەم شێوەیە بەشداری ناکەم. مێژوو جوگرافیا ڕەچاوەکەن فەرموو وتیان بە دەنگ و کورسیە. ئەم جارە هاوپەیمانیتێک ڕوویدا وتیان نەخێر کورسیەکانتان هاوپەیمانەتەکەتان قبوڵمان نییە. ئەی چی بکرێت؟ ئەم دۆخە چەق بەستووە لەکوێ سەر دەرەهێنێت؟ ئاسۆکانی چارەسەری چین دەبێت چی بکرێت؟ ئەم شەو ئێمە ئەگەر لەسەر ئاستی کادری پێشکەوتوش بێ لە پانۆرامادا یەکێتی و پارتیمان کۆ کردوتەوە. لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵە و لە شاری کەرکووکەوە بەڕێز کاوە ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستانمان لەگەڵە. ئەجا بۆ ئەوەی کە برادرانی پارتی گلەیی نەکەن لە بەڕێز کاکاوە دەست پێکەین بە ئیجازەی کاک محەممەد بەزوتم بە کاکاوە حازر بێت لەبەرەوەی ئەمەوێت مەسەلەن کاکاوە ڕێی خۆی بڵێ بۆ چوونی خۆی بڵێ ئەوە ناڵن کورسی ئەمە زیاترە وانە ساباتی ئەوم ئێمەش حەزەکەین جۆمەلیان بێ بووی بزانین تێبینەکانیان چێ بووی زۆر پێیان دێنەوە وانە بەیوایەوەین کە و کۆبوونەوەی باڵاتریشی لێ دروست بێ کۆبوونەوەی باڵاتریشی لێ ینی بکەوێتەوە. بەڕێز کاکاوە ئەحمەد من حسابی ژمارەی کورسیم بۆ ئێوە کردووە، بۆیە ئەمەوێت بۆ چوونی جەنابەت وە کاوە ئەحمەد فەتحوڵا کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان بزانم هۆکاری ئەو چەق بەستوویە چییە کە لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە؟ سڵاو تۆزە درەنگەیشتمە بەڕێستان تا برادران ئەو شتانی بەس پێشەکەی جەنابتم گوێ لێ نەبوو، بەڵام یاخوا بەخێر بێ کاکاوە پێشەکەی من هەر ئەوە بوو باسی ئەوم کرد هەر ئەو چیرۆکەی کە هەیە یەکێتی و پارتی ڕێک ناکەون قسەکانی یەکێتی و قسەکانی پارتیم خستە ڕوو و پێم وابێەوەش کۆبوونیویکی باشە لەسەر ئاستی کادری پێشکەوتوەکانی پارتی یەکێتی ئێمە لە پانۆراما ئەنجامبانداوە. بەتاکید سەرەتا بە ناوی یەزانی بەرزی دولۆڤان بەس کاک زانە بە برادران بڵێم فیدباکی ئێرم بۆ چاکەن دەنگی خۆم نەبیستمەوە زۆر سپاسیانەکەم. ئەوە جویانە ئینشاڵڵا بۆ چاکەن شێخ کاروان بۆم چاکەن چون ئەم جارە و گرفتەمانەیە. سەرەتا سڵاو لە جەنابێت کاکە زانا خۆشحاڵم کە بۆ جارێکی لە خزمەتی جەناب تابین و هەروە سڵاو بۆ میوانی بەڕێز و بینەرانی خۆشەویست. ئمڕۆ زیاتر هەوڵە دەم بابەتێکی بە بەرپرسیارەتیەوە لەسەر شتەکان بدوێن. هەموو لایەک دەزانن کە قۆناغێکی هەستیار لە ماوەی ڕابردوو و ئێستش بەپێ ئەو گۆڕانکاریانەی کە هەیە پێم وایە بەرپرسیارەتی دەبێت زیاتر بەو ڕوانگە و بڕوانین کە هەرێمی کوردستان زیاتر پێویستی بە هاوڕێزی و یەکریزی هەیە، بۆیە لە ماوەی ڕابردوو ناکرێ بڵێن هیچ شتێک نەکراوە، بە تایبەتی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو دەتوانین نزیکبوونەوەیەک هەبووە لە دیاریکردنی کارنامەی کاری کابینەی دەیەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێم وایە تەواو بووە. ئەو بابەتێکی ئێستا ماوەتە بابەتی پۆستە ئەوەی کە ئاشکرایەوە خەڵکش بەڕوونی تێدەڕوانێ، بۆیە بۆەوەی کە بە بابەتەکە بگەین پێم وایە باشتر بڵین کە دەبێ لاینی سیاسی مێژوو بخوێنێتەوە و پێم وایە ئەوەی کە مێژوو نەخوێنێتەوە محکومە بەوەی کە مێژوو بەسەریا دووبارە دەبێتەوە. بۆیە لە ڕابردوو بینیمانە هەر ڕێککەوتنێک ئەگەر بۆ نزیک بوونەوەی لاینە سیاسەکان بۆ هاوڕێزی و یەکریزی پێم وایە ئەوە هەنگاوێکی باش بووە وە کاریگەری خۆی هەبووە و ئەگەر ڕێککەوتنێک نەتوانێت قۆناغێک بەرەو پێشچوونی لە ڕەوڕەوەی کاری بە تایبەتی پێکەنانی حکوومەتیان ئەو ئاریشانەوە دەربازبوون لەو ڕووداوە سیاسانەی پێم وایە ئەنجامی کەوتۆی ناوێت. بۆیە ئێمڕۆ ئەوەی کە خەڵک ویستی خەڵکە ئەوەیە کە حکوومەتێکی کارامە حکوومەتێک بتوانێت ئەو بابەتانی کە پەیوەنددارە بە خۆشگوزەرانی لە ژیانی خۆی هەروەها
ڕۆیای بۆ داهاتوو لە بەرگریکردن لە مافە دەستوریەکانی هەیە پێم وایە ئەو ویستی خەڵکە بۆیە زۆر جار ئەو شتە من پێی لەسەردا دەگرم لە کوردستان لە ڕووی جیۆسیاسیەوە پێم وایە ڕۆیایەکی باش لەناو خوێندنەوەی پارتیمکاری کوردستان هەیە بۆ داهاتوو بۆشە توانرا لە ماوەی ڕابردوو لەسەر بەرنامەی کاری کارنامەی حکوومەت ڕێککەوتن هەبێ و ڕئیسە وەکو وەسایق ماوە و لە ئەرشیفێمەش ئامادەیە بۆیە پێمان وایە لەگەڵ هاوڕێزی و یەکریزی پێم وایە قۆناغێکی باش دەتوانین بەرەو پێشەوە بڕۆین وامە ویستی خەڵکە و ئێمە لەگەڵ ئەوین و لەگەڵ ئەوشا زۆر باشە کە ئەو شتە بزانێت ئەگەر بەڵێ باسی پۆستت کرد پۆستەکان چین بە دیاریکراوی پێت وایە کێشە لەسەر پۆستە بۆچی لەسەر پۆستە پارتی دموکراتی کوردستان کێشەی پۆستی هەیە کاگزانە من عەرزی جەنابتم کرد و بینەرانی خۆشەویست لە ڕابردوو ئەوەی کە ئاستەنگ هەبوو وە گلێ و گازندە لەناو ئەتوانین بڵێن لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو کە بە شێوەی لە شێوەکان بازەوە دەکراکە پێویستە بەرنمەیەکی هاوبەشی یەکگرتوو هەبێ بۆ داهاتوو بۆ نەخشە ڕێگایەک و کە بتوانین ئیدارەی شێوازی حکومڕانی و فەرمانڕەوایی لە کوردستان جێبەجێ بکرێ و کە خۆشبەختانە دەتوانم بڵێم هەرچەند کاتەکە زۆری خایەن بەڵام توانرا ڕێک بکەوێت لەسەر ئەوەی کە ئێمە دەتوانین بە ڕۆیایەکی یەکگرتوو بتوانین ئیدارەی هەرێمی کوردستان بدەین و واقعەکشەوە هەموو لایەک پیاگەدارەوە ویستی خەڵکی کوردستانشە بۆیە بڵێ ئەمە توانیمان تێپەڕێن بەڵام دواتر وەکو ئەوەی کە هاتە پێشەوە ئەو بابەتە بوو کە پێداگرتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ژمارە پۆست بوو کە پێم وایە ئەبێ شتێکمان لەبیر نەچێت کاکەزانە دوو لە فەزای بیرکردنەوەی سیاسی وەکو کەرکووکیە دەڵێم دەبێت لە بڕیاردان لە شێوازی فەرمانڕەوایی لە حکوومەتی کوردستان پێویستە خەڵک سنتەری بڕیار بێ و بێ بەها بۆ هەڵبژاردن بمێنێت و نەکرێ لە بینی سەفاقاتی سیاسی دەنگی خەڵک بە شێوەی لە شێوەکان فرامۆچوونی بەڕێستم زانی کاکاوە سنتەری تاکی بەڵێ با بۆچوونی کاک محەممەدی ژوەر بگرین دوای چینە ناو تەفاسیلی خاڵەکان کاک محەممەد دووبارە بەخێر بی ببوورەکە مەسەڵەن بتم بە کاکاوە هەست نەکا بڵێوان کە هەرچی بکەم کاکاوە منی هەر پێچێتیە بڵێ دویەکێتین ڕێگەیان بە من نەدا قسە بکەم ئەمە قسەکانی کاکاوە پێت وایە یەکێتی بۆچی تا ئێستا نەگەیشتۆتە ئەو قەناعەتی کە حکوومەت پێ بێت ئەزانی چۆن کاکزانە پێشێکی سڵاوڕێزم بۆ کاکاوە من پێم وایە کێشەی ڕاستەقینە پۆست نییە کێشەی ڕاستەقینە دیە بۆ شێوازی حکومڕانیەکە یەکێکی زۆر بە ئاشکراوتێتی کاکە ئەبێ ڕێڕەوی ئەم حکومڕانی ڕاستەوەکە کە لە حکوومەتین بەڕاستی لە حکوومەت بین و شەریک بین و خەون بڕیار بین و ئێستاش هەر بەڕاستی تۆ سەیری بارودۆخی هەرێمی کوردستان کەین ئێمە تەجروبەی حکومڕانیەکە تا ئێستا هێناومانە ئەگە هەڵسەنگاندنێ بۆ ئەم حکومڕانیە بکەین بۆ ئەمڕۆ ئەم حکومڕانی ئایا سەرکەوتوو بووینە لە هەموو کایەکانی حکومڕانیە دین سەیری ئابووری هەرێمی کوردستانەکەین هەر بەجددی سێمە و ئابووری هەمانە نەوتی هەرێمی کوردستان بەغدا دەیفرۆشێ موچەمان لە بەغداوە بۆ دیێ لە ڕووی پرۆسەی سیاسیەوە وەکو بەڕێز بە ساڵێک و هەشت مانگ پرۆسەی سیاسی پەچێک کەوتووە لە هەرێمی کوردستان ئاشتەوایی کۆمەڵایەتی لە مەترسیەکی گەورەی لە هەرێمی کوردستان پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان ئێمە لە ماوەیەکی کووردا دوو جەنگی گەورە لە دەوروبەری هەرێمی کوردستان بوو ئەزانی ئێمەش هەرێمی کوردستان بۆ گۆڕەپانی ئەو شەڕە لەوەشە بە ئیمکانیاتی خۆمان نەمانتوانی هەرێم پارێزین کەواتە سەرجەم کایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەمڕۆ پێمان دەڵێ خەلەلی گەورە هەیە شکستی گەورە هەیە ئەبێ چاکرێتەوە دیدی یەکێتی بۆ چاکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیەکە ئەوەیە تا ئێستا بەمنەوە ئاهاتوین دەرەنجامەکانی دەرەنجامی باش نییە میلەت لێمان ڕازی نییە ئەوەی کە هەشمان بۆ لە ڕابردووەکو دەستکەوت ئێستا وردە لە دەستی دەدەین کەواتە ئێمە بۆ ئەوەی ئەم حکومڕانیە چاکەینەوە ئەبێل ئەساسن لەسەر ئەوە ڕێکەوتین ئەم جارە ئەم حکومڕانی چۆن بەڕێوەبەری یان کێشەکە پۆست نییە ئەزانی چۆن ئەگەر تۆ هەموو وەزارەتەکانت لابوو خاوەن بڕیار و شەراکەتی ڕاستەقینی لە حکومەتەکەیان نەبوو تۆ بریان لە ناو حکومەتەکەی ڕنگدانەوەی نەبوو پۆست ناتوانێت ڕۆڵ ببینێ بۆیە ئەمەی کە ئێستا هەیە بابەت پۆزنی ئەگە پۆستش باز کرابێ پۆستەکە بۆ ئەو باز کراوە لە خلالی ئەو پۆستەوە ڕێڕەوەکە ڕاستکرێتەوە بێتە ینی بتوانێت یەکێتی بڕیاری تێبدا حتا ڕەنگە زۆر جا بڵێن ئەمە شتێکی تازەیە بە نسبەتی یەکێتیەوە ڕەخنە بگرێ کاکە هەر لەم کابینەی ئێستا لە بینی نهایەتی 22 بۆ 23 ماوەی 200 ڕۆژ تیمی حکومی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی دانیشتەکانی حکوومەت دەکات یعنی ئێمە نابێ ئەو هاسەیرکەین کە ئەم گلەیانە هی ئەمڕۆیە کەڵەکە بوو ئەم کێشانەی هەرێمی کوردستان کەڵەکە بووی چەند ساڵێکە کۆ بۆتەوە ئێستاش دەرئەنجامەکانی لە بەردەستمان پێمان دەڵێ ئەبێ ئێمە چاکسازیکەین و ئەم چاکسازیە پەیوەست نییە بە دیدی یەکێتی بە دیدی پارتی کەکزانە ئەگەری ئێمە چاکسازی نەکەین حکومڕانیەکەمان ڕێڕەوەکەی ڕاز نەکەینەوە ئەو مەترسیانەی ئێستا لە چواردەورمانن ئەو دەستکەوتانەی کە ماوشمانە قەناعەتت بێ لە دەستی ئەدەین هیچ لە هەمووی مەترسیداترەوەی قوارەی هەرێم ئێستا لە بەردەم بەترسیی گەورەیە تۆ سەیری کە و گۆڕانکاریانەی دەور و پەرمان ڕوو ئەدا باشە ئەو گلەیە کە لە پارتی هەیە مەسەڵەن ئەو بربەستەی کە پارتی دروستی کردو لە بەردەم پێکێنانی کابینە ئەوی بە تێگەشتنی ئێوە چییە
ئەزانی چۆن تا ئێستا لەناو ئەنجومەنی وەزیرانە هەموو بڕیارەکان بڕیاری پارتی یعنی بۆ نمونە چەند بەڵگەیە لەسەرەوە ئایا ئەم ئەنجومەنی وەزیران هەموو خەڵکی تیا خاوەن بڕیار بووە یان لە کۆتادا هەر بڕیاری یعنی بۆ نمونە تۆ زانی لە کاتی گەرمەی شەڕی ئەمریکا و ئێراندا بەغداد داوای فرۆشتنی نەوتی کرد لە ڕێی بۆڕێەکانی ئەرێمی کوردستان و لێو بنێت حکوومەت یەکەم جا بدایەت حکوومەتی هەرێم ڕەفزی کرد بێ ئەوەی کەوا ڕێی شەریکەکەی کە یەکێتی ئایا ئێوە ڕازین ئێمە ڕەتیکەین و بیفرۆشین دوای ئەوە بە زەختی ئەمریکا ڕازی یعنی کەواتە تۆ لەو پرسە گرنگە دوو ئەزانی لە ڕابردووە چەند نمونەیەک لەناو ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیران ئێستا نمونە ئەو بۆتە بەڵگەی گلەیی یەکێتیەوەیە ماوەی 200 ڕۆژ بایکۆتیەکە بەڵگەی دووەم کە زۆرجا تۆ ئەکرێ وەزیر لەناو ئەنجومەنی وەزیران بێ کاکزانە تۆ پێی بڵێ بڕەوە بۆ ماڵ نابێ دەوام بکەی بۆ لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان خلافی سیاسی لەگەڵ لایەنەکەی هەیە پێی بڵێ وەزیرەکانت نابێ ئیتر بێنەوە بۆ حکوومەت فەرم و بڕن بۆ ژیان نێ بێن ناو هەولێر ئایا ئەو بڕیارێک کە ئەو ڕۆژە ئەدرێ ئەو بڕیارە تەنها بڕیاری پارتیان هەموو ئەو شەریکەکانی بوون هیچ شەریکێکی لەگەڵ ئەوە نەبووە کە تۆ ئەگەر پارتی وەکو حیزب خلافی لەگەڵ لایەنێ بۆ وەزیرەکەی دەرکات بۆیە ئەم شێوازە لە حکومڕانی هەتا ئیدارەدانی هەرێم لە ڕووی ئابوو ئەمەتان لە خەمی یەکێتیان لە خەمی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان دەرەقەتی ئەو جۆرە ئەزانی چۆنە من پێم وایە هەموو لەسەر پۆستش ڕێکەون هەرچی ینی ئێساکانت یەکێتی داوای چی کردووە لە ڕووی پۆستەوە پارتی هەمووی بداتێ ئەگە ئێمە شێوازی حکومڕانیەکەمان نەگۆڕین بەڕاستی ناتوانین ڕوبەڕووی ئەو مەترسیانە بینەوە کە لە ئایندەیەکی نزیکدا ڕوبەڕوومان دەبێتەوە بۆیە ئەم پرسە سەرووی ئەوەیە ئینادی یەکێتی بێ خۆسەپێنی یەکێتی بێ هەوڵدانی یەکێتی بێ بۆ پەخستن ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی ڕێڕەوی ئەم حکومڕانیە بە هاوکاری پارتیش نەک لە دەروی پارچکو حکومڕانی بەیەکێتی پارتی ناکرێ بە هاوکاری پارتی ئەم ڕێڕەوی حکومڕانی ڕاستکەینەوە لەبەر ئەوەی تەجروبەکە سەلماندوێتی لە زۆر بوارە شکستمان هێناوە دەبێت ڕاستی کەینەوە هەتا ئێستا دیدەکە لەسەر ئەوە جیاوازیە پارتی پێی وایە ئەم حکومڕانی تا ئێستا عیبی نەبووە بەردەوام بوو لەسەر ئەم ڕێتمە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان هەموو پارتیان بەشێکیان ئەزانی چۆنە تۆ ئێستا تعامل لەگە بڕیاری سەرەکی پارتی ئەکەی بڕیاری سەرەکی پارتی تا ئێستا لە تەرحەکانیە ئەوەیە کە بڵێ ئەم شێوازە لە حکومڕانی بێعیب بە زۆر باشە با دەستی پێوە بگرین فەرمو چۆن لە ڕابردووە ئەنجومەنی وەزیرانمان دروست کردووە فەرمو بە ئەم جارە ئاها دروستیکەینەوە ئێمەش دەڵێن بەڵگەی ڕۆژانە بەڵگەی چەند ساڵە سەلماندوویەتی کاکە شکستمان هەیە هەمووش لەناو حکومڕانیە بوونی ینی ئەوە معنای ئەوە نییە لەم شکستە تەنها پارتی بەرپرسە هەموو لایەنانی کە لە حکومەت بوونە بەرپرسیارەتێنە بە جیاوازیەکە ئەوەی ئێمە دێسا هەموو دەڵێن کاکە دەبێ بیگۆڕین بەردەوام بوون لەسەر ئەم شێوازە لە حکومڕانی یەکەم شیرازەی ئاشتەوایی سیاسی لە هەرێمی کوردستان تێک دەدا دوو ئێکەرێک شیرازەی سیاسی و پرۆسەی سیاسی پەچی کەوت و ئێمەش چواردەورەمان ئەوە مەترسی هەیە کەواتە ئەو دەستکەوتانی کە ماوەشمانە لە دەستێتی زۆر باشە کاکاوە ئەم حکومڕانیە بە دەردی هەرێمی کوردستان ناخوا بەردەوامبوونی قوارەی هەرێمی کوردستانە خاتە مەترسیەوە بەڵام بۆچی ئێوە پارتی دیموکراتی کوردستان سوورن لەسەر ئەو جۆرە مامەڵەکردن و ئەو جۆرە حکومڕانیە وڵی کاک زانە هیوادارم کاک محەممەد مانی قسەکانی من بە شخصنە وەرنەگرێ من بەس زۆر جار لە خزمەت یا بوو ماوەکو کادری پێشتریەکێتی بوو گۆڕام بوو ئێستا بەس نازامی تەجای فکرێک سیاسەکەی ئەنی بۆ بوعدە سیاسی کەیسە خوێنمە وەکو کادرێکێتی قساکە ئێمە زۆر دیمانی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاکاوە بۆی ئەوە نەبێتە ئێستا یەکێتی باش با ئەوە کەسیارم کرد یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2009 تووشی این شقاقی بوو بەشێک لە براکانی لێکترزانە ڕوونکردنەوەم ناوێ ڕوونکردنەوەم ناوێ ئەزانم ئەوە ناوێکیتی باوە شتا ئەمبەر لەشی ساغ بێ بەس پرسە چکە تەوەجوی فکرەکانم زۆر گۆڕانکاریم پێوە بینی هەچەند نەمەتێکی نەرم بوو ئیسان بە سیاسی ئەو بڵێت بۆیە بزانام میسان فکرەکەی بخێنەوە کە لە ڕۆیای ئەو بابەتە قسە بکە کاک محەممەد من و تۆ چەند جارێک جەدەلمان هەبوو لەسەر بابەتەکەەوە بابەتێکی زۆر هەبوو من هەر ئەرشیفی ڕابردوو قسەکانی خۆت لەسەر ڕۆیای ئێوە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان وەڵامە ئەوە بناچمە سەرەوە بابەتە بابەتێکی تر کاکە محەممەدیان و کاکە زانە و خەڵکی کوردستان ئێمە لەسەر بەرنامەی کار ڕێکەوتوینە ئەمە کارنامەکەی موجودە تەنیا واژۆکردنی ماوە ئەنی ئێمە لەگەڵ ئەوەی کە بەرپرسیارەتی لە ڕەوڕەوەی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵی نییە لە کەم و کاسی ئێمە خۆمان دەڵێن وامە ئەمە بابەتێکە کە دەبێت لەسەری هەڵوێستە بکەین بۆیە پێم وایە لەوانەیە کاک محەممەد لە هەندێک بابەتەکان زۆر ئاگدار نەبێ من ئەو هەموو دیکۆمنتەکان لەبەر دەستمانە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان قۆناغێکی باشوونێتە پێشەوە و ئەرکی بەرپرسیارەتی پێم وایە من جیۆپۆلیتیکی ئەڵێم
وا دەخوازێ کە ئێمە یەکێتی بۆ ئەم قۆناغی داهاتوو بتوانین بۆ داهاتوو هەنگاو بنێن و هیچ پۆستێکی لای پارتی دموکراتی کوردستان هێڵی سوور نییە و هیچ کاتێکش عینادی سیاسیمان نەبووە. ئەوەی کە ئێمە پێی لەسەردار دەگرین خواست و ویستی خەڵکی کوردستانە کە پێی باشە نەخشە سیاسی لە داڕشتنی شێوەی فۆرمی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان ئەوە خەڵکە سنتەری شێوازی بڕیاردان بێ. بابەتێک تریش کاکە محەممەد ببیری جەنابەت دێنمەوە ئەگەر ئێمە لە بەشی لە شتەکان سەرکەوتونی من بۆ خەڵکی کوردستان دەڵێم خەڵکی کوردستان لە شێوازی فۆرمی حکومڕانی لە کوردستان شێوازی خەدەمات بە تایبەتی مناڵێن پرفێکتین بەڵام ڕێگاوبان بۆندەکان سەدەکان هەژماری من کاربای 24 ساعتی بۆ ئەو شتانێک کە لەژێ دەسڵاتی خۆمانە توانیمانە تا ڕادیەکی باش بەرەو پێشتون بڕۆینە پێشەوە و بە پێچەوانەوە ئەوەی کە تەنها لە دەستی عێراقا کە حکوومەتی فدراڵە بابەتی موچەیە بۆ تاتیا ئێستا سەرکەوتو نەبووینە. کاک محەممەد و ئەو هزرە وای لە هەرێمی کوردستان کرد فشارێکی زۆریان دروست کرد بەڕێزیان بە منی وتووە پێویستە نەود ڕادەست بکرێ کاگە نەود ڕادەستکەن هیچ بیانەی بە حکوومەتی عێراقی نابێنێتەوە بەڵام نەتیجە ئێمڕۆ کاک محەممەد خۆی بۆکو تانێ بە حکوومەتی هەرێمی کوردستان باسێکە. من کێشەم لەگەڵ بیری هزری بیرە لە سیاسەتە شێوازی فۆرمی کەومەودا پێم وان نییە استراتیژ بێ تاکتیکە و واقعێکی ڕوونەکە ئەوەی کە بەدەستی بەغدایە تا ئێستا من ئافاقێکی وا نبینم لە بۆ هەرێمی کوردستان پێم وایە ئەقلێتی پاوانخوازی عەرەبی کاکە زانە تا ئێستا حەزمی زۆر بابەتی نەکردووە لە عێراق باش دەزانین کە دەوڵەتە قوڵەکەیە کە دەتبێنین بەیان و دووبانشتی لە عێراق ڕووەدا کەمە و حەقیقەتی ئێمە دەیڵێن بۆیە ئێمە لە بەرپرسیاتی ڕامان نەکردووە و بە بەرپرسیارەتەوە هەنگاو دەهاوێت باشە پێمان وایە پێویستە لەم قۆناغە باشە هەر دوێنێ سەرکردایەتیی پارتی دموکراتی کوردستان لە علامی خۆتانەڵێ ئێمە وەزارەتی ناوخۆ نادەین بێچێتی ئێخۆیەکێتیش ئەڵێ خەبات دەکرێت گفتوگۆ کاکە زانە تۆ دەبێ بەرکەوتەی ئەیکش بە لە جەنابەت بزانیت من ئاماژەم پێکرد بۆیە لەسەر ئەو بابەتانەی خۆم پێدا دەگرم کاکە زانە بۆ ئەرشیفی دیمانەکانی خۆم و خۆت بگەڕێەوە ئەوەی کە لە ژیانی سیاسی متووە ئەوە هاتەتە دی یعنی الحەمدوللا ئەوە ڕۆیای خوێندنەوەی کادرێکی حزبێکە کە 78 ساڵ زیاتر بیرکردنەوەی قوڵی سیاسیمان هەیە ئێمە شتێک ناڵێن کە داهاتوو ئەنجامی نەپێکێ من بە جەنابەت دەڵێم دەبێ بەرکەوتەی بەدەستێنانی پۆستەکان تێدا دەنگدانەوەی ڕەنگی خەڵک بێ ئەمە واقعەکە تۆ ناکرێت لەمەکە جەگەوایە پەنجاکەی ڕابردوو تازەکەینەوە یەکێتی هاوپەیمانیەکی هەیە 39 کورسی هەیە پارتی دموکراتی کوردستانیش هێشتا هیچ هاوپەیمانێتیی ڕانەگەیاندووە بەڵام بۆ خۆی 39 کورسیە کەواتە 39 بە 39 کورسی من یەک شتێکەڵێ وەکو کاکە زانە یەک شتێکڵم بە تەنزی سیاسی وەریگرن ئەڵێ ئەو کاتە زانیم کە فریکاولە کە دەم سپیەکەتان قۆجە شاوڵە کەسی من چاوی من ئەگەر تۆ بە ژمارەی 39 لەگەڵ پارتی بیکەی پێم وایە زۆر ئەوە هەڵەی لەو بابەتەیە بە 39 ئایا هیچ بڵێ بۆ باش بە 39 چی لە بابەتەکە گۆڕێ پرسیار لە جەناب چی لە بابەتەکە گۆڕێ بە مێژوو نەگۆڕێ بە بیرکاری نەگۆڕێ کاکە ناگۆڕێ من پێتەڵام بەچی کاکە من دەزانم بەچی دەگۆڕێ من لە ماوەی ڕابردوو ئەتوانم یەک شتێ بە جەنابەت بڵێم من زۆر دەستخۆشی لە هەندێک شتەکەم ینی قسەکانی من تخوا بگەڕێەوە کاگەزانە هەر بۆەوە زۆر سوپاس یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەک شتەکەم بەڕاستی ئەمە بۆ ئێمە ئاسانکاری کرد لە بیرتە بە جەنابتەموت خەڵکێکی ئۆپۆزیسیۆنە ساختە چییە هەندێ وشەویستە نایڵم دووبارەی ناڵێمەوە دەرکەوت کە ئەو ئۆپۆزیسیۆنێکی ساختەیە بۆیە ناتوانین نەخشەی سیاسی داری کوردستان بگۆڕین کاکەزانە بە خەڵکی کردووە ئەگەر پارتی بکردایە تۆ سەغڵەت نانە تەواویکە پرسیارت لێکە کاکەزانە جەدەل لە بینی من و جەنابتان نییە بۆیە پرسیارت لێکەمە بێ محوەرەکانی باشە باشە تۆ سێرکە منێک بە جەناب بڵم کاکەزانە قوربانی بم سێری کات بە نەفەسێکی کورد سیاست ناکرێ و واقع دەزانن ئێستا بۆ نمونە لە ماوەی ڕابردووت مسپاسێکی تێ دەکەم بەڕاستی و ڕاستی ئۆپۆزیسیۆنی ساختەکە کە من لە شاشەی جەنابتەوە دەرکەوت کام ئۆپۆزیسیۆنەکە جلەکەی بە بەرگی خۆیەتی دوێنە بینیمان جلەکەی خۆی نیشاندا ئەرزی ئەنی ئاسنزمی خۆی نیشاندا ئەتوان بڵێم لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوەی کاقوبات بەتاویکەم باتاویکەم ئەوەی کاقوبات تاڵەمانی ئەتوانم بە بەرپرسایەتی قسەی کرد یعنی ئەرکی ئێمە کاکە زانە میدیاکار ینی من ئێستا کە قساکەم لە بەرپرسایەتیەوە قسە دەکەم ینی ناکرێت تۆ بێ ئیمڕۆ واقعەکەیە ئەمە نەخوێنیتەوە بۆیە لە کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە ئاماژەم پێ کرد ئێمە دەڵێن فەرموو با پەرلەمان کاراکەینەوە ئەمە قسەویستی خەڵکە ئەگەر نەگەی نانجام با خەڵ سەنتەری بڕیار بێ با هەڵبژاردن دووبارەکەینەوە ئەمە شتێکی واردە واتە ئێمە نابێت ینی وا بزانین گەیشتنە بنبەست
بۆ چونکە مێژووە بە ئێمە دەڵێ و مێژوشمان باش خوێندێتەوە ئێمە دەڵێن بەو شێوازە پاشقورگردن و دەستبادانە ئەمە ڕێکەوتن نییە ئەگەر جەناب دەزانی لەم ڕێکەوتنە بەهێزتر و کارکتەری زۆر بەهێزتر و شارەزاترە بوو کە گۆڕان و کاک محەممەد نەسەدین تیا بوو نەتیجە چی بوو پێشتر لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئەی باشە بۆ ڕێکەوتنی بەرەی کوردستانی با ئەهمیەت سێرکرا چونکە لە قۆناغێکی گرنگ هەرمی کوردستانی هێنایە سەر زۆر زۆر بەهێزتر ئەگەر ڕێکەوتنی ئیستراتیژی بەکات زانتاویکەم ئێوە کێشتان هەیە لەگەڵ ئەو ڕێکەوتنی ئەو ڕێکەوتنە نانا کێشە نییە حزبی کوردی سێگە باشە خەڵک پرسیار لێوە کاکاوە بەڵام ئەوە هیچ لە بابەتەکە ناگۆڕێت لەگەڵ 11 کورسی پێکاتەکان پارتی دموکراتی کوردستان بە شانازی و باسی کرد کەستانی نەکرد پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی ئاساییە کاکەزانە ئاساییە با فەرمی و پەرلەمان ئەمە پرسیار من و تۆ دیداری من و تۆ کاکە من دووش لەگەڵ جەناب دەکەم کاکەزانە دووش لەگەڵ جەناب دەکەم یەک ئەوە پەرلەمان ئەوە عەرزەوە گەز دوو هەڵبژاردن ئەم قسە ناڵم وەکو کابرا هەڵیگرن چونکە ئەو ناما هەڵگرتووە باوەڕکە پێویست ناکات شیتەکانی بۆ خۆی لێدەینەوە من بە جەنابەت دەڵێم هەڵبژاردننی داهاتوو سوپرایزی پارتی دموکراتی کوردستان دەبینی لەناو پەرلەمانچە سوپرایزی پارتی دموکراتی کوردستان دەبینی بۆچی نەکەوەی کە لایەنی سیاسی دەستبانداوی بۆی دەڵێن ئەرکی بەرپرسیارەتی زوتنەوەی گۆڕان لەدانێ ئەلیام و بینەنا باشە ئینشاءڵڵا بزوتنەوەی گۆڕان هێزێکی ڕەسەن نەبوو هێزێکی ڕەسەن نەبوو ناوەڵا ئەوش هەڵتۆقیوی کێشەی ناوخۆی لایەنی سیاسی بوونا هیچ ئۆپۆزیسیۆنێکی تەندروست هەرێمی کوردستانیە ئەمە ڕابردوو شوتمە کاکەزانە لای خۆ لە کوردستان هیچ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە نیە هەمووی دەرهاوشتنی کێشانەیە کە لە ناولایەنە سیاسەکان هەیە کاکەکاوە بیرتە خەمەوە تۆ زۆر شتت بیری منەخەیتەوە ئینشاءڵڵا هەردووکمانەوەندە پیر نەبوو زۆرم لە بیرە یەکێتی و گۆڕان قەیسە مشکلەوەیە هەمووشی هەڵا گیرێ هەمووشمان هەڵگرتووە کاکەزان ئیتیفاقیەکیان کرد ئەو کاتەش پارتی هەڕەتی کردەوە ئەو وەختە نەکەس لە زیندان بوو نەکەس ساوی لە کەس ئێسش ڕەتی ناکەینەوە ئەوە کاکەزانە لە ڕووی سیاسی ئێمە لەگەڵ منتەقی ئەنی سیاسی قسە دەکەین ئێمە دەڵێن ئەوەی کە ئمڕۆ بەیەکێتی نیشتمانی کوردستان نەکرێ بەبێ ئەوە ژێکێتی نیشتمانی کوردستان هەمان قورسایی و سنگایی خۆی هەیە کە دەکرێت بەبێ ئەو بابەتەی کە پێم وایە لە شانی خۆی کەم دەکاتەوە کە قەرار وابوو ئەوانە خەڵک هەڵواسن شعبیویەتە کاکە ئەوانە قەرار بوو خەڵک هەڵواسن کاکە بەتاوی کەم ئەوان بەتەما بوون کاکە زەسێکە ئەقڵەتی بۆ لە ئۆپۆزیسیۆنێکە ئەقڵەتی شعبوی هەبێ و پۆپولیستی بێ ئەمە غەڵەتە تۆ لەگەڵی تۆ بڕۆی تەحالف بکەی ئەو قەرار بوو خەڵک هەڵواسن وایە بەتەمای لەم لای بەناو خەڵکەوە بڕیارەدەن کاکاوە لە بریەکێتی کاک محەممەد کاکاوە ئەڵێ ئەو وڵایەتی وە خۆقیچێکە خۆجار ئامۆژگاری باشت باشە ئێمە ئایندە دەخوێنەوە گوناحەیەکێتی نیشتمانی کوردستان خۆی ئاوا زایعکە من خەم لەواکەم خەباتگەڕیەکێتی و شۆڕژگەڕیەکێتی و ڕابردی ئیشمان زۆرمان ویزگەمان هەبوو بێکۆ بوون بەڵام کاکەزانە پێم وایە یەکێتی نیشتمانی کوردستان لێرە هەنگاوی هەڵە دەنێ و ئەمە بەشێک یەکێتی نیشتمانی کوردستانە پێم وایە دەکرێت هێمنتر هەنگاو ڕێی خۆم محەممەدیشتین زۆر باشە هەنگاوی غەڵەت دەنێن کاکاوە لە خەمیەکێتی نیشتمانی کوردستان ئەزانی چۆن جارێ پارتی بۆ زۆر سەغڵەتە بەم ڕێکەوتن و هاوپەیمانێتیە لەبەروی معادلە سیاسەکەی گۆڕیوە کاکاوە خۆتە زانیەکە بە قسە برین بێ بە خوددان علیمی قسە بکەیت تەبیعەت شارەزایی قوسەویت یارمەتی دەمیانە یارمەتی مەدە ئەگە ئەتوێ دوای خۆتم ئوسلوبی من شارەزای کەیفم لێ بە بەخوابی عەزرەتە قسە بێ بۆیە لێ گەڕە با چۆن جۆم لێ ڕاگریاندا جۆم لێ ڕادگریانە فەرموو بەس بۆ سەربۆتم ڕاست کرد تو ڕاگرە دوایە گە تێبینێک تۆ باسی کرد ئەزانی چۆن با پێمان بڵێ لە ڕووی یاساییەوە هیچ شتێک هەیەمانە لەوەی هاوپەیمانێتی دروستکرێ شتێکەیە لە پەرلەمان لە حکوومەت دەرچوو بێ هاوپەیمانێتی نابێ دروستکرێ بۆ دروستکە ئەم دوو هێزا هێزی کوردستانین و دەنگەکانیان دەنجی خەڵکی کوردستان ئەزانی زۆر کاکاوە باسی بتمانەی خەڵکەکە ئایا ئەم دوو هێزەی کە ئیسا هاوپەیمانێتیان کردووە دەنگەکان هی خەڵکی هەرێمی کوردستانە یان دەنجی وڵاتی کێ بۆی کە بزانی ئەمە شرعەتی وەک دەنگەی پارتیە خەڵکی هەرێم دەنجی داوە بنەوەینەوە بە یەکێتی بە حیزبەکانیکە لەسەر ئەوەی ئەوان کەی هاوپەیمانێتیان ئەوێ هاوپەیمانەتیەک لە بەرژەوەندیان بێ لەگەڵین هاوپەیمانەتیەک لە بەرژەوەندیان نەبێ دژین ئەزانی حکوومەتی یەکێ لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە دروست کرا یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی ئیتیفاقی کرد و حکوومەتیانش دروست کرد هەر جۆی لە یەکێتی ڕانەگرت وەزارەتەکانی بۆ یەکێتی بەجێهێشت بوو وتی کەی وایست ئەو وەزارەتەکان تە وەرەوەریگرە ئەی بۆ ئەو ڕۆژە نەیەوت یەکێتی ئەو هێزەیە چۆنە بێ ئێمە پشتگوێی خەین ئەم هاوپەیمانێتی و ئەم ئیتفاقی ئێمە ئەیکەین ئەمە تەوازن تێکەدا وەزارەتەکانی بۆ یەکێتی بەجێهێشتن دوای وەرن ئەو وەزارەتانە وەرگرن کە کشتیوان نییە ئەم هاوپەیمانێتی ئەوان تا ئەو دقەی هاوپەیمانێتەکە دروستکرا ئەم کاکە چۆنە بێ ئێمە خاوەن 30 کورسین بە 23 کورسیەوە چۆن تۆ تێ بەقەدەر من کە معادلەی کورسی گۆڕا ئەڵێ نا
ئەم هاوپەیمانێتیە هاوسەنگی سیاسی لە هەرێمی کوردستان تێکەدا بۆ ئەو 38 کورسیەکەی ئیرادەی خەڵکە بەڵام بۆ هاوپەیمانێتەکەی ئیرادەی خەڵک نییە ئەزانی کاک زانە ماوەیە کە زۆر باسی خەمخۆری پەرلەمانیانەکەن ینی بۆ نمونە ئەو ڕۆژ سەرۆکی حکومەتەڵی کاکە پەرلەمانی خەڵکە بە خەڵک بریادا کاکاوە ئێساڵێ باچین پەرلەمان کاراکەینەوە ئەو ڕۆژە ئەندامێکی مەکتەبی سیاسیان ئەڵێ حەقە هەر کەسێ باسی هەڵوەشانەوەی پەرلەمان کە کەس باسی نەکردووە هەردوو قۆڵی لە بنە ببڕی ئەی کاکە لە چۆ بوون ئەو کاتی پەرلەمان 4 ڕۆژ پارتی هەر بە هەوەس دەرگاکەی داخست کاتێکە هەموو حیزبەکان بە یەکێتی و بە معارەزەشەوە وایستان هەمواری یاسای سەرۆکایەتیکە بۆ مای 4 ڕۆژ دەرگاکەی داخست ئەی پەرلەمانی خەڵک نەبوو کاتە 4 ڕۆژ دەرگاکەیتان داخست ئەی ئیرادەی خەڵک نەبوو ئەی کێش دەرگای پەرلەمان کرایەوە دەرگای پەرلەمان دوای 4 ڕۆژ کرایەوە بۆ ئەوەی بۆ ڕیفراندۆم بەڵێ هین دەنگدانێ بکرێت لەسەر ئەوەی کەوا بەڵێ ئەوە لە پەرلەمانەوە رازیم بە ڕیفراندۆم یعنی تۆ ئەگەر ئەمەنە خەمخۆری ئەم پەرلەمانی بەچی یاسایەک دووە تۆ زۆر سەیرە بڵێ پەرلەمانی خەڵکە چۆن ئەبێت تۆ ئەمڕۆ ئیرادەی خەڵک زەوت کەی نێلی بکرێتەوە بەڵام سەرۆکی پەرلەمان بە هێزی حیزبی لە سەیتەرەی شێراوانیان هیچ بێتە ناو هەولێرەوە ئەی ئەگەر ئەو پەرلەمانە ئیرادەی خەڵکە و دەنجی خەڵکە بەچی یاسایەک ئێوە ڕێگریتان لێکرد خۆ خلافەکە خلافی سیاسی بوو ئەو سەردەمە بزوتنەوەی گۆڕان هێزی هەڵنەگرت بوو دژی حکومەت مجرد پرۆژەیە هەبوو بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی و هەر یەکێتیش نەبوو هەموو لایەنە سیاسەکان بەشدار بوون خێرە 4 ڕۆژ دەرگای پەرلەمانتان داخست کەواتە ئێوە تۆ پەرلەمانێکتانەوێ کەی وایستان دەرگاکەی داخن کەی وایستان دەرگاکەی بکەنەوە ئەو یاسایە دەرکا بەدڵی ئێوەیە یعنی ئەو ئەندام مەکتەب سیاسی کە باسی لەوە کرد حەق قۆڵی لە بنەبرن فترەیەک سەرۆکی پەرلەمان بوو ئەزانی باسی لە هیچ لەوانەی ئەندام پەرلەمانەکان معارەزە بوو قسەی کردبوو وتی وەڵڵا خۆمان توانی حەسیر مەیدانیکی کاکە ئێمە پەرلەمانمان ئەوەیە پەرلەمانێ بێ بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڕیار دەرکا هەموو خاوەن ئیرادە بین ناکرێ ئەگەر ڕۆژێ تو لەگە حیزبێکا بینە تێکچوو یان پرۆژە یاسایە چوێ پەرلەمان کە ئیژی بەرلەمانە یاسا دەرکا بەدڵت نییە وەکو حیزب بەدڵ فەرموو لۆبی بۆ بکە و دەنگ خڕەوەکە و دژی یاساکە بۆسە بەس نەک بڵێ ئەو یاسایە دەرناچێ و ئەو دەرگای پەرلەمانم داخست هەچ کەس بخۆی بڕاتەوە بماخۆی یان لە حکومەت کاکە چۆن نەبێت تۆ وەزیرە خلافت بوو لەگەڵی وەزیرەکەی بانکەی بڵێ بۆچی نەبێتەوە هەولێر ئەو حکومەتی ژیت کاکە ئەمە نەحکومەتێکە هی هەموو خەڵک بێ یعنی زەمانەت چییە بەیانی ئەگەر پارتی لەگەر هەر لایەنی سیاسی بەشدار بوو لە حکومەت خلافی بوو وەزیرەکەی نەنێرێتەوە وەک ڕابردوو زەمانەت ئەگەر پارتی بۆی بچوە سەر مەسەلەن سەرۆکی جوڵانەوەی نێونی کاکشاسوان لەگەڵ پارتیان ڕێکەوت پای اتفاقی لەگەڵە کرد کاکە ئەگەر کورسی کۆتاکانش چاک نەکرایەتەوە ئێستا بە کورسی کۆتاکان پەرلەمانی کارا ئەکرد و حکومەتی دروستە کرد هەروەکو ئەو سەفەرەی کابینەکە دەیوت ئەوە وەزارەت هەم بۆ دانراوە کەی کێفتان لێ بوەرین وەرشی ناگرن ئەوە ئێمەوە بە وکالەت وەزارەتەکانتان بۆ بڕێبن کاکە ئێمە حکومڕانیەکە هەموو شەریک بینتیایی کە ئێمە حکومڕانیەکە ئێمە هەموو خۆمانی تێ بدۆزینەوە دوایەوە تۆ سەیری هەرێم کاکە پارتی ئێستاکانە ئەوەی پێ ناوێت ئێستا پارتی گەر دەتوانێت پەرلەمان کاراکاتەوە ئێبا بیکە یعنی خۆمەیسەمە شەرت فەنگ نەکراوە پرۆسەی سیاسیە هاوپەیمانی کراوە تۆ هاوپەیمانەکە دڵ نییە فەرموو تۆش هاوپەیمانی بکە هێزی سیاسی کە هەیە بۆ ئەو هێزە سیاسیانە هاوپەیمانی لەگەڵا ناکەن خۆ ئێستا دەرەوەینەوەی نەوێچێت هێزی سیاسی کە هەیە فەرموو بە پارتی دیموکراتی کوردستان سەردانی هەموو لایەنەکانی کردووە هاوپەیمانێتی کەڵێتی سەنجی خۆی دیارە و پێویست ناکە لەگە کەس ڕێکەوێ و کاکە ئەزانی چۆنە وەک ئەوەیە ئەزانی ئەو نمونەی کە هێناتش ڕێکەوتنی دە باشان ئەزانی پارتی ئەوێ بۆ هەرێمی کوردستان بەلایەنە سیاسەکان بڵێ کاکە تێبگەن هاوپەیمانێتی من بۆتان دیارێک هاوپەیمانێتیەکت کرد بەدڵم بێ ئەو هاوپەیمانێتی و وەرەدانشین ئەگە هاوپەیمانێتەکەشم بەدڵ نەبوو من حەقم بەسەر ئەوە نییە هاوپەیمانی تدان کردووە نە لە حکومەت باس هاوپەیمانی بکەن و نە لە پەرلەمانش باسی هاوپەیمانێتی بکەن بەزەکە خۆی هاوپەیمانێتیەکی کرد بۆ دروستکردنی حکومەت چاوەڕێی کەس ناکە کاکەم عەقڵێتە بێ گۆڕانکاری بەسەرا بێت چۆن ئەکرێت تۆ کە هاوپەیمانیت کرد لەگەڵ کورسی کۆتاکان یا لەگەڵ هەر لایەنێکی سیاسی کە ئێستا ئەیناڵی ئێمە توانین هیوە زائیدێک کە خڕەوەکەین بەچی ئەیکا بە هاوپەیمانێتی نایکا بۆ هاوپەیمانێتەکەی تۆ شەرعیە ئێستا بۆ نمونە لەگەڵ لایەنەکانی کەی دەرەوە یەکێتی و نەوەی نوێ هاوپەیمانێتیکەی بۆ ئەوی تو شەرعیە و هەوڵی بۆ ئەدەی پەرلەمان کاراکەیتەوە بۆ ئەوەی یەکێتی شەرعی نییە هەر بەجددیش ئێمە دوو تەجروبەی حکومڕانیمان هەبووە کاکزان دوو تەجروبەی حاڵمان هەبوو تەجروبەیەکی لە دوای 2006 حکومەتێکی شەراکەتی ڕاستەقینە هەبوو لەسەر دەستی کاک مەسعود و ڕەوانشاد مام جەلال شەراکەتی ڕاستەقینە بوو دەستکەوتی باشمان هەبوو یعنی هەتا پرۆسەی سیاسی لە بەغدا ئێمە کۆنتترۆلمان کردبوو سەرۆک ئەنجومەنی وەزیران لە هەولێرەوە دیاری ئەکرا ئیتیفاقات بێ موافقەی کورد بەڕێوە ناچوو ئەزانی تەجروبەیەکی تاڵشمان هەیە ئاوا کە لە ململانەی ڕێک ناکەوین
ماوەی 12 ساڵ ئێمە دوو ئیداریمان هەبووە ماوەی 6 ساڵ ئێمە پەرلەمانمان پەچ کەوتووە کاتە ئێمە هەردوو تەجروبەکەمان هەیە پارتیژە دوو تەجروبەی ئەبینێت ئێستا بۆ بچینە بۆ تەجروبە خراپەکە بۆ نینەوە سەر ئەو تەجروبەی کە سەر کەوتوو بووینە دەستکەوتی باش زۆر باش کاکاوە ئێوە هەر ئەو پەیمانێتێکتان کە بەدڵ بێ و بەدڵی ئێوە بێ قبولتانە و ئەڵێ نەبێ قبولیکەن ئەگەرنا بۆ حزبەکان ترژە بێ و هاو پەیمانێتێکە دیاری بکەن ئەمە لە چ عورفێکی سیاسی جێگەیە بێتەوە و باوەسا محەممەد لێرە دوو تەجروبە دوو ئەزمموی باس کرد ئەزممونێکیان شەراکەتی هاوبەشر ڕاستەقینە بوو کە لە سەردەستی خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال و بەڕێز کاک مەسعود ئەنجامدرا و بەشێکی شەڕی ناو خۆ بوو ینی ئەوەی تر پڕ بوو لە دەستکەوت و خەڵکی کوردستان ینی بۆ پارتی ئیلا ئەوێ خۆی ڕقم یەک بێ ئەگەر خەڵک بە هاوپەیمانێتی ببێ بە هاوشانی و قبوڵی نیە لی نزیک بێتەوە قبوڵی نیە بڵێ لە تۆ دڵسۆسترم قبوڵی نیە بۆ ئەوە قسەکەیە تەرجەمە بکرا کاکەزانە بەڵێ کاکەزانە جارێ ئەوەی کاک محەممەد ئەو ڕۆیایی بۆ پارتی بەخوا تە نەزانی ئەوان نییە ئەوەی بۆ پارتی وانە ئەوەی بابەتە بە ئەو یەک دوو ئەوەی کە ڕقم یەک بێ خەڵکە و نەک پارتی ویستی بێ دوو سێم شتێکی ترێ زۆر گرنگە کاکەزانە یەکێتی لە پۆستەکان و لە منسەبی خۆی بەنەوەی نوێدا چی ڕەبتی بە ئێمەوەیە من نازانم بۆچی ئێمە بۆ بابەتە ئەوەقین بە پێی بڕیاری پەرلەمان یەکەمی براوەی کوردستان حکومت پێک دێنێ سەردانی هەموو لایەنە سیاسەکان کراوە ئێستاکیتی پێی باش بووە چۆن لە بەغدا پۆستی خۆی داوە بە نەوەی نوێ و بینیمانە ئەوە کاک محەممەد ئاگدا بێ شەڕژ قژی تێکەوت شەڕژنیشی تێکەوت بەو ئەقڵێتە من ئەیڵێن ئەقڵەتی ئێستا ئەوەی کە یەکێتی لەگەڵی ڕێها و پەیمانی کردووە هیچە ئەمە قسەی جەنابی بەڕێز پاڤڵ تاڵەبانیە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو هیچە زمانێکی سیاسی نییە زمانێکی ئاسنزمیەیە کە لە ئاستی دەنگی خەڵک نییە من ئەڵە متمانەی خەڵکاتوە ئەو خەڵکە ئێستا تووشی دووردەنگی بووە خەڵکێ دەنگی بۆ پۆزیسیۆن داوا کە لە حکومت بەشدار نەبێ بەرهەڵسی بکە ئێستا ئەوەی کە وای کردووە ئەمە لە ڕووی سایکۆلۆژیە دەمە پرسیام کاک محەممەد تۆ لە من باشتر ئەزانی کە ئەوەی دێڵی بەشێکی هەرزی واقعە کە کاتی لەگەڵ ناوگۆڕانش بوونێەوە ئەو نەمەتە بوو کە دەمان بینی خۆ بینیشمان و نەتیجەشمان بینی بۆیە من پێم وایە ئێستا بەرپرسایەتی بەهێستی لە پێشە بۆیە ئێمە لەگەڵ کاراکردنی پەرلەمانین بە خەڵکی کوردستان دەڵێن ئەگەر پێشمان کاران نەکرێت وەکو جەناب وەک پێشاگەشتکە بوویتە ئێدەواتە خەڵکی کوردستان تێگا ئێستا کێ لەگەڵ کارانەکردنەوەی پەرلەمانە و من دیمانەی مقابلەی تەلەڤیزیۆنی مشە و ئەتوان بگەڕێنەوە بۆشی بۆاتە خەڵکی کوردستان تێبگەن ئەوە کێ ئێستا وەکو کادری پێشکەوتێکەتی نیشتمانی کوردستان قساکە و کادری دوێنێکی گۆڕان و پێشتری پارتی بۆ بمەزانی لەبەر وڵامت پێنیە کاکەوتیتە هەرە چیەوە سەر گۆڕان لەبەر وڵامت پێنیە لەبەر سەغڵەت دیاری من باسی وڵامت پێنیە ئەلفوبی سیاسەتی زۆر شیکەمەوە کاکی من ئەوەتە نەفەست کووردە ئێوە لەگەڵ ئەوە نین پەرلەمان کارا بکرێتەوە ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی بەڵام ئەگە پێشمان نەکردە خەڵکی کوردستان ئەوە ناهێڵێ پەرلەمان کارا بکرێتەوە ئەوە لەگەڵ ئەوە نییە کە بەتاویکە ئەوە کێ لەگەڵەوە نیە خۆ باش دەزانی ئەگە من پێم نەبێ هەر ڕۆژی لە حزبێکە کۆم بەڵێ بۆک بازاری سیاسی سێرە حزبایەتێکم ئێمە لەگەڵ درێژمەودای سیاسەتی کە هەرێمی کوردستان بەرژەوەندی هەبێ ناکرێ بە بازاری سیاسی تۆ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بگەیت دەکرێت ئینسان هەر بۆ چوونی باشێک بێ ئێمە لەگەڵ ئێمە لەگەڵ ئەوەی کە پەرلەمان سەنتەری بڕیار بێ واگەر هاوپەیمانیش کراوەیەکی نیشتمانی کوردستان بۆ لەسەر ڕۆستەکەی خۆی لەگەڵەوەی نوێ ڕێکەوتنەکە لەبەر هەر کەسێک ئەو بابەتێکی ترە بەڵام ئێوە من پێویستە بزانێت کە ئێوە ناتوانێت ڕۆیای پارتی کوردستان بخوێنە چونکە ڕۆیای پارتی ڕۆیایەکی گەورەیە ڕۆیایەکە درێژمەودایە و هیچ کاتێک نەتوانراوە خوێندنەوەیەکی دروست بۆ ڕۆیاکەی پارتی کوردستان ببینێت بۆیە با چاکە تێگەم کاکە گوێ بگرە نا گوێ بگرە پرسیارەکەی ئەوەیە سیاست درێژە کاک محەممەد سیاست بنی درێژە بە نەفەسە کوردەکەی وەش ناکرێت کاکەزانە پێم خۆشە بکەمە ڕووی وڵامەکەم بۆ جەنابەت بێ کاکەزانە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن چونکە دەنگ تۆ درەنگە گاتوم بەڵام گوێ بگرە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بەتەڵی شاشە مەبە ئێمڕۆ خەڵکی کوردستان گوێ دەگرێت کێ لەگەڵ کاراکەری پەرلەمانە ئەگەر نەشکرێت تۆن پێش ئاگەشتکە مەبە ئەمە شتێکی خراپە ئەوەی با جەناب پەرلەمانەوە بوو کاکە گوێ بگرێتەوە کاک محەممەد ئەڵێ با کارێک حزبێک کە کادرەکەی لە ئەخدە بۆ ئیجازە بدە
کاکەزان تو پەلەمەکە قوربانم تۆ لە میوانەکە تونتری دەتەبرێت تێبێت تێتەگەینم قوربانی بم سەبرتانە بێ بەم نەفەسە گەرمە سیاست ناکرێت من بە جەنابە دەڵێم کاکەزانە پەرلەمان کاراکرێتەوە یەکێتی نیشتمانیش محکومە بەوەی کە بگەڕە سەر هێڵە گشتیەکە کە ئیمڕۆ واقعی لە کوردستان ئەم واقع ناتوانانی پڵاوە لەگەڵ لێمان بێتاقەت نەبن چونکە بەڕاستی زۆر گویان لە خەڵک ئیمڕۆ کادرێک دێ لە حزبێکی 25 بۆیە ئەکرێ بە شێوازێکی نەرمتر بە شێوەیەکی حەکیمانەتی کاکەزە سەر هێڵە گشتێکە ئێستا هێچێتی لەسەر چ هێڵێک ئێستا یەکێتی لەسەر چ هێڵێکە ئێمە سێکە یەکێتی نانا گوێ بگرە کاک محەممەد باتێت گێنم یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای ئەو ڕووداوی کە لە دوای کۆتاییانە جەنگی چ ڕۆژە هەیە و هەندی هەنگاوەکان لە بەغدا پێی وایە بەم فشارەی کە دروستی کرد ئەتوانێت منسەبی زیاتر بەدەستبێنە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان خەڵکی کوردستان لەسەر کارنامەکە ڕێکەوتوینە ئەمە تێ با بە خەڵ نەفرۆشێتەوە یەکێتی خۆی لەمە دەرباز نەکە ئێمە لەگەڵ شێوازی فەرمان ڕەوایی حکومڕانی لە داهاتوو لە شۆڕکردنەوەی دەسەڵات لە دەسەڵاتەکانی جێگر هەروەها وەزارەتەکان بە گشتی ڕێکەوتین کاک محەممەد دویان برادران و کاکزانە نازم جەناب میدیاکار بێ دەبێ ئاگابی ئێمەوان تەواو تێپەڕاندووە هاتینە سەر ئەو بابەتەی کە هەندێ بابەتی تەکنیکی لە پۆستەکانەیە ئەوش قابلی گفتوگۆیە بەڵام ئەگەرنەوەی نوێ ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی کوردە پیرۆزی بێ ئەوە پۆستەکانی یەکێتی لە پۆستی خۆی سەرۆکوەزیرانی دات جێگری سەرۆکوەزیرانی داتێ و هەر پۆستێکی داتی و ئازادێ ئەمە حقمانی بەسەر و بابەتەکەەوە ئەخر یەکێتی داوای سەرۆکوەزیرانیان سەرۆکی هەرێمەکە کاکاوە باخواتە نەدیبرا ئەوە حقی ئەو نازانم ئەوە سێرکە ئەوە ئارزوی خۆیەتی من ناتوانم کاکزانە تەرسیمی فکری یەکێتی بکەم یەکێتی داوایە دەبێت داوای ئەو ڕسمی داوای کردو داوای نیوەی پۆستەکان و یەکێک لە سەرۆکاتەکەی باشە کاکاوە یەکشی بڵێ باشە پرسا لە جەناب تۆز بە عربی ئەم شێوە فۆرم بیرکردنەوە کە تۆ بێ کوردستان ئێمە داواکردستان لە سوڵتەوە بەرنامەی کار ڕێکەوتووە 50 چی ئیسفادەمان لێ کردووە کاکە کە ئێمە گەندەڵی زیاتی چی بۆ ئێمە کاکەزان باشە پرسیارەکەمانە واتە تۆ ئەگەرێتەوە بۆ تەجوبەیەکی تاڵ ئێوە خەدەڵ مێژوو بخوێنەوە کاکی من لەبەرەوە مێژوو محکومە بێ بۆ کە دووبارە بێ لەسەرت ئاخر ناکرێت بەو شێوازە بیرکردنەوە تۆ بەو شێوە بیرکردنەوەیەکی تونە بە کاکەزانە دەبێ بزانین ئێمە بەرپرسایەتی لەسەر شانمانە ئێمە تەحەدیاتی زۆر لە پێشمانە کاکەزانە بەم زمانەی کە کەوادری یەکێتی داخفن من ڕێزم بۆیان هەیە باش دەزانین کە دەزانی ئەم بابەتە بەرپرسیارەتیە کاکە ئێمە لەسەر ڕێکەوتنی بەرنامەی کار ڕێکەوتینە تەمام ئەم هەڵایە و ئەم شاگەشتەیە چی بۆ خەڵکی کوردستان زۆر باشمان کاکە ڕێگەمدا کاکاوە ئێمە بۆ لە هەڵبژاردن باشە کاکاوە نابێت تۆ لە هەڵبژاردن بترسی باشە کاکاوە نابێت لە هەڵبژاردن بترسی ئێمە تەحەدیاتمانێ گۆڕانکاری هەیە لە زۆر باشە کاکاوە لە بابەتی نێودوڵەتی ئێمە لەگەڵ بەغدا کاکە مێ سەبێ شەڕی مستحقاتی هەرێمی کوردستان بکەین کاکە محەممەد باشە بە مامۆستا محەممەد جواب داتەوە باش دەکەم عادل بێ سەرمانە ڕۆیایەوە چۆنە بەسیاست و فکری باش دەکەم عادل بێت تەوازنێکی تێدا بێ خەڵک کاک زاناشتێکی سیر کاکزان نەتانێت جواب من زیاتر قسەم کرا بەڵام ئێتە نەتانێت و ماشەڵا نایە بدایەتەکەش بەدایەت وتم با کاکاوە ڕەفیقین خۆ بدایەتش بێ کاکە وایە کاک محەممەد بام جارە من یەکەم حقی خۆتە حقی خۆتمان ئەزای چۆن کاکزانە باش کاکەوە میوانم تۆ خاوەن ماڵی کازای چۆن کاکاوە شێکی سەیری کاکاوە شێکی سەیری وت وتی ئێمە لەسەر کارنامەکە ڕێکەوتوین هەر بە جدی لە مێژووی سیاسیە هەبووە پارتی ئەمەنە بێمنەت بێ لە یەکێتی لە کاتی گفتوگۆکان هەڵبژاردن هاتە پێشەوە ئەیود ئەگەر ئەمەی ئێستا ئەدەمێ پێش هەڵبژاردن ئەدەمێ دوای هەڵبژاردن نادەمێ باسی نەکەیتەوە تۆسی لەم جۆرە لە گفتوگۆکردن کاکاوە ئەڵێ ئێمە لەسەر هەمووی ڕێکەوتبووین قەناعەتت بێ پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەیان جار لەسەر ئاستی بەرز وەفدەکانیان هەموو بەرپرسەکان ئەمەی ئێستا ڕێکەوتوین یەکێتی بەتەمای ئەوە نەبێ ئەگەر ئێستا نەیە ڕازی بێ بەما دوای هەڵبژاردننی عێراق باسی ئەوە نەکا لە سفرەوە دەست پێکەی دوای هەڵبژاردن دیسان دەست پێکرایەوە هەندێک چوونە پێشەوە دیسان ئەزانی پارتی وچی ئەگەر سەرۆ کۆمار و ئەوانە هەڵبژێردرا باسی ئەوە نەکەنەوە دیسان یعنی زۆر سەیرە تۆ پارتێک دوای ئەم مێژوە تاڵەمان هەبێت لە کوردستان کە ئەلیفبای سیاست لە هەرێمی کوردستان و کاکە پارتی بەتەواوی ئیدارەی هەرێمی کوردستان ناتوانێت بدا یەکێتیش ناتوانێت ئیلا ئەبێ بە هاوبەشی شاندەنە بەرەم
قورسایی ئەم بارە تۆ ئەمە نەبێ بێ منەتانە حلق عورفی سیاسیانە بووە تۆ بە ئەو لایەنەی کە باش ئەزانی بێ ئەو حکومڕانی پێ ناکرێت پێی بڵێ ئەمەی ئێستا وتومە دوای هەڵبژاردن بۆینەی ئەمە تژ نادەمێ دوایی پێی بڵێ وەرە بۆ پۆستە دەست یەکێتی و پارتیە پارتی ئەمە نەبێ بێ منەتانم فەوزاتی ئەکرد ئەمەی پێستا ئەتان دەمێ لە پۆست و لەمە ئێستا ئەدەمێ دوای هەڵبژاردن نادەمێ کە هەڵبژاردن کرا ئێستا ئەدەمێ وەرە ڕێکەوە لەسەر سەرۆک کۆمار دوای ئەوە نادەمێ ئەو بسەرۆک کۆمارش هەموو ئەو خاڵانەی کە پارتی پێی وابوو خاڵی فشارن لەسەر یەکێتی لە هیچیا سەرکەوتو نەبوو ئێستا کانە ئاخری پارتی هاتەوە سەر ئەوەی کاکە ئێمە بە کورسی دەیکەن بە کورسی ئەیکەن 38 کورسیمانە هێزی یەکەمی 39 کورسیمانە هێزی یەکەمی زۆر باش بە کورسی ئەیکەی بە ئیرادەی خەڵکو دەنگدان فەرمو ئەوە ئێمەش 39 کورسی وەکو تۆ بە دەنگدەرەکان دەنگدەری کوردنی هەرێمی کوردستانن بۆ پەرلەمانی کوردستان بووە خەڵک متمانەی پێداون بۆ تۆ 38ەکەت کورسیە بەڵام 38 هەوپەیمانەکە کورسی نییە پارتی بۆ ئێستا هێزی یەکەمە بەچی هێزی یەکەمە ئەڵێ ئەخەم بە تەنها داخلی هەڵبژاردن بوومە شتێک هەیە بڵێ ئەو یعنی ئێستا لە عێراق ئەوە هەیە ئەڵێ دوای هەڵبژاردنش پێش یەکەم دانیشتنی پەرلەمان ئەتوانی هاوپەیمانیکی ئێستا ئێمە خۆمان لە کوردستانە یاسایەکمانێ ئەومان بۆ یەکلاکاتەوە بەوەی عێراقش حیسابی کەین بڵێ پێش یەکەم دانیشتنی پەرلەمان دەتوانی هاوپەیمانێتی کەواتە پارتی نەتوانێت پێمان بڵێ ئەرێ کاکە ئەم هاوپەیمانەتە یاسایی نییە ئەڵێ وڵاوە ئۆپۆزیسیۆن دەنگ لە دەنگان لێ دەستە ساختەیە کاکە کەی تۆجا تۆ خەمی نەوەی نوێتە خەمی ئەوە تەوەڵا نەوەی نوێ دەنگان لە دەستەدا کاکە نەوەی نوێ وتێتی ئێمە هاوکاری یەکێتین بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی ئەم دەسەڵاتە ئەوە بۆ بێتەوە کاری دەست دوایە تۆ فەرم و ڕازی بە هاوپەیمانەکە بابەتی ئەو کورسی لە دەستدانی دەنگە و ئیشتونیە نەوەی نوێ خۆی زانێت چۆنی چارەسەرەکە بەس کاکە تۆ کە دەڵێن بەڕێکەوتیان هەڕەشە ئەەکەی ئەڵێ دوای هەڵبژاردن ئەمە نادەمێ بابەتی سەرۆک کۆمار وتت فەرم وەرن ڕێکەون لەگەڵم سەرۆک کۆمار ئێمە داینەی یەکێتی لەو یاریەش بردێ و سەرۆک کۆماری دانا ئەم جاوتی نابە کورسی کورسەکەش وەکێکی لێ هات هەر بەجددی ئێستا با بسەیریکەین ئەرێ کامەی عینادی سیاسیە بە کورسی ئەڵێ فەرم کورسی وەگێکە ئەڵێ هەڵبژاردن دووبارە کرێتەوە جابە هەڵبژاردن دووبارە کرێتەوە کام لایەنی سیاسی لەوە ترسا هەڵبژاردن دووبارە کرێتەوە و بۆ پێی وایە ئەم جارەکە هەڵبژاردن دووبارە کرێتەوە پارتی ئەتوانێت 50 زائید یەک بێنێ بەچی ئەهێنێ ئەم حکومڕانی کە ئێستا هەموو کاتێڵم ئێمە لەبەر پرسیارەتی حکومڕانێکە ڕامان نەکردووە هین ئەوەیە بتمانەی پێدا دووبارە ئەو دەنگانە بینیتەوە هێناشتەوە هەر با بە قەدەرم دەنگی ئێستا بینیتەوە ئەتوانی پەرلەمان کاراکەیتەوە و دوای تەجروبەمان هەبووە ئەگەر پێی وا بێ پارتی ئەو قۆناغی کە هەڵ ئەسا لەگەڵ کۆتاکانش یعنی بێ پارتی لەم مەسجە باش تێبگا ئەگەر بێت و پارتی پێی وا بێ دەتوانێت لە دەرەوەی ئیرادەی یەکێتی و زۆنی سەوز و ئەو هاوپەیمانێتیە ئەگەر بە هەر نەوعێ هەوڵدەها لەدای فێڵێکی یاسایە گەڕان پەرلەمانێکی کوڕ و کاڵ پەرلەمانێکی دەڵەما کاراکاتەوە کە ناتوانێت کارای کاتەوە پەیوانە بێ ئەوە خزمەتی استقراری سیاسی بە هەرێمی کوردستانەکە پارتی پێش هەموو لایەنە باش دەزانێت استقراری سیاسی بە ڕێککەوتنی یەکێتی و پارتی و لایەنە سیاسەکانە استقراری سیاسی لە هەرێمی کوردستان بە ڕێککەوتنە لەسەر چۆنێتی ئیدارەدان استقراری سیاسی بەوە نیە من پێت بڵم ئەمڕۆ ئەمەد ئەدەمێ بەیانی نادەمێ هاوپەیمانێتیەکت کردووە من لەگەڵی نیم نابێ و هاوپەیمانێتی بکەیت کاتی خۆشی کە هاوپەیمانێتی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بوو ئەیوت من ئامادەنیم پێشوازیشان لێ بکەم بەیەکەوە یعنی بەجددی ئەمە تحکمکردنە بە پرۆسەی سیاسیەوە کە هێزێکی وەکی یەکێتی ئەمەی قبول نییە و لایەنەکانی کەس ئەمیان قبول نیە یعنی بەیانی معنای ئەوەیە پارتی ڕازی نیە بۆ نمونە ئەگەر کۆمەڵ یان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بیانەوەی هاوپەیمانێتی بکەن لەگەڵ ئەو بێعتیادی بەس نابێ بچنە هاوپەیمانێتیەوە بۆیە کاکە ئەمە تحکمکردنە بە عملی سیاسی و بەرا هەیە پارتی ئەچێتە سەر ناتو ئەیتۆ کاکە بەڵگەی لەسەر ئەو چەق بەستووی سیاسیە ئێستا پرۆسی سیاسی پەچی کەوتووە کاکە بە کورسی ئەو فەرق کورسیە بە فەرزی ئیرادەی کە دەدوت پێش هەڵبژاردن ئەیدەم دوای نایدەم ئەمانە هەموو فەشەری هێنا بۆیە من پێم وایە ئێستاش تەنها ڕێگە لە بەردەممان ئەوەیە ئەبێ ڕێکەوین لەسەر حکومڕانیەکە و ئەمە بەجددی بۆ یەکێتی خزمەت بۆ یەکێتی خزمەت بۆ یەکێتی پارتی لەبەرەوەی ئێستاکانە ئەم حکومڕانیەکە ئەم هەموو کێشانەی توش بووە تووشی هەمومان بووە ئەزانی چۆن باسی مەسەرەن دەستکەوتەکان نەوتی هەرێمی کوردستان بەجددی گەورەترین تاوان ئەوە بووە کە ئێمە ئەوەنە تووشی شکست بین نەوتەکەمان مەجبور بدەینە دەست بەغا بیفرۆش ئەزانی بۆ کاکە تۆ نەوتی هەرێمی کوردستانت ئەفرۆشت نەوتی کەرکووکشی لەگەڵ ئەفرۆشت نەتەتوانی موچە بدەی بە فەرمانبەرت
کاکە خەڵکی لە ناچاری پێتی وت نەوتەکە بدەرەوە بەغا ئەگەر هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی دەفرۆشت و موچەی دەدا بە فەرمانبەر تۆ بڵێ هاوڵاتی لە هەرێمی کوردستانە شێت و بڵێ تۆ نەوتەکە تەسلیم کە کاکە بە نەوتی کەرکووشەوە موچە نادرە کاک محەممەد بەرنامەکەم بەرەو کۆتایە دوا سەرنجی تۆ کاکاوە بەڵە بڵێ ڕاستەکە کاکاوە دوا بۆچوونی بەڕێزت لەو بەرنمەیە تەمەناکەی کە چۆن لە پانۆرامایە دوو کادری یەکێتی و پارتی کۆبوونەتەوە لە ئایندێکی نزیکیشا سەرکردە باڵاکان کۆبنەوە ئاوا لە ژوورێکە دانیشن هەرچی ڕخنێ لە یەکتری بگرن قسەش بەیەک ببڕن هیچ مشکلیان نەمێت دوجار بە فۆرمێکی ڕێککەوتن بێنە دەرەوە جیاوازی ڕای بۆچوون پێم وایە ئەمە شتێکی تەندروستە بۆ بابەتی ئەوەی کە باز دیموکراسی دەکەین دەواتە ئەمە زۆر شتێکی تەبیعی وەرەگرین و ئێمە پێم وایە لە کوردستان ڕکەبەری یەکین خەسمی یەک نین و ئێمە لەگەڵ ئەو بابەتین کە ئەسن نەخشە ڕێگای ئێمە ئەو بەرنمەیە کە لەسەر ڕێکەوتوینە بۆیە پێم ئێستا دووبارەی دەکەمەوە دەزانین نەگەیشتە بوومبەست و ناگاتە بوومبەست محکومین بەوەی کە هەرێمی کوردستان ڕێ جیۆسیاسی و جیۆپۆلیتیکیەوە ئەوەی کە لە ڕابردوو هەبووە بەردەوامی لەسەری کاراکردنەوەی پەرلەمان یان ئەو تا حکومەتێکی حکومەتێکی خزمە گوزار بێ ئەوە ویستی خەڵکی کوردستانە بۆیە ئێمە دژاتی هیچ ڕێکەوتنی ناکەین هەر ڕێکەوتنی لا سیاسی بۆ خۆی ئازادە بەڵام منش ئازادم چۆن لەگەڵ بەرامبەر بەو هاوپەیمانیە چۆن هەنگاو بەهاوێژم تۆ ناتوانانی لەسەر من فەرسیکەی بڵێ بەم شێوە بیرکەرەوە کە من بیرەکەمەوە نا ئەمە فکرێکی ئازادە پێمان وایە ئەرکی بەرپرسایەتی لەسەر شانمانە قۆناغی داهات و قۆناغی هەستیارە قۆناغێکە کە بەرپرسایەتی هەڵەگرێ بە سوپاسەوە ئەمە لە لای پارتیمکاری کوردستان پێم وایە ئەمە پلانی ئەی ئێمەیە و هەڵگرتنی ئەو خەموو ڕابردووی کە هەمانە بۆ داهاتوو بۆ بەرگریکردین لە مافە دەستوورەکان ئەوە لە پلانەکانی پارتیمکاری کوردستانە لە استراتیژی پارتیمکاری کوردستانە و داوا لێرەش داوا لە یەکێتی نیشتمانی کوردستان دەکەین وەکو ئامۆژگاری وەری دەگرێ وەکو هەر بابەتێکی سیاسی وەگرێ دەکرێت لە ئێستا دووبارە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و بفەرمون لە پەرلەمانی کوردستان دابنیشین پێم وانییە ئێمە بی لە دەستبادان و پاشقولگرتنەوەی بکەین و چونکە ئێمە مێژومان باش خوێندێتەوە بۆی ئەو ئامۆژگارین بۆ کاوادریان لایەنە سیاسانەشەیەکە ڕابردوو باش بخوێننەوە ئەرکی بەرپرسایەتی پاراستنی خەڵکی کوردستانە بۆیە خەڵکی ئێمە هەم ئاسایش لەگەڵەوەشا بتوانین تۆ بۆ داهاتوێکی ڕوونی بۆ دەستیشانکەی بۆیە من پێم وایە خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە لە پارتیمکاری کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان پێویستە ئەم قۆناغە تێپەڕێنی لەم چەق بەستوێ سیاسی دەرچین و هەنگاوێکی داهاتوو بۆ ئەوەی کە کوردستانێکی بەهێزمان هەبێ و خەڵکی کوردستاندا سەربەرز بێت زۆر سپاس دەکەم کاک محەممەد گیان دوا سەرنجی بەڕستا گوتم پێم خۆشەوە ببێتە بۆ چوونێکی گشتی لای هەموو کادری پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان کاکزانە دووبارەی دەکەمەوە ڕاستکردنی ڕێڕەوی حکومڕانی لارمی کوردستان خزمەت نییە بە یەکێتی بەتەنها خزمەت نییە بە پارتی بەتەنها ئەمە خزمەتە بە خەڵکی هەرێمی کوردستان و هەتا هاشکردنەوەی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بەم حکومڕانیە نەماوە بە ئابوووریەکەی نەماوە بە سیاسەتەکەی نەماوە بە هێزەکەی نەماوە کە بیپارێزێ بۆیە بابەتی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بابەتێکە پەیوەستە بەمان و نەمانی هەرێمی کوردستان بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین کادری پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر زۆر سپاس بەڕێز کاوە ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزیشتان بینەرانی خۆشەویست لەگەڵ بۆ پێکەنی کاکاوە ئەتەوێ ببی بە یەکێتی ئەڵم دەم دڵێن لێم کاک محەممەد گەدم ئازاکە لێم عاجز نەبێ مناقەشەکە مناقەشەی سیاسی هەمومان کوردین و کوردبوون کۆمان دەکاتەوە بە ناوی خۆم و کاک محەممەد کۆمان دەکاتەوە و ئینشەڵا داهاتوو بەیەکۆ بتوانین خزمەت بکەین ڕێککەوتنە بێ من و تۆ دیفاعی لێ بکەین کەی ڕێککەوتنە بێ بەرنامە بکەین اینجا دیفاعی لێ بکەین بەڵە ئینشاءڵڵا کاکاوە گەر ڕێککەوتن کاکاوە گەر ڕێککەوتن من بەرنامەیەک ڕێگەخەم ئەنجا بێ دیفاعی لێ بکەین ئەبێ هەردووکتان بێن بەرگری لەوە بکەن بەڵام لە پێناو خەڵکی کوردستان بێت سپاس بۆ بەڕێزکاوە ئەحمەد دووبارە پۆزیسیۆنیشە بێ بەرگری بکە بە هەمومان بەرگری بکەین ڕاستە ئینشاءڵڵا بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەش کردن لەگەڵ هاوکارانم بێکەوەی وەشە بۆ لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ